بنکانی ناو شار و دەرەوەی شاریش لە ئامادەباشی تەواودا نەتاوەکو وەرزی دوورێنە تەواو دەبێ. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بە سەدان دۆنمی جوتیاران لە سنووری دەشتی هەولێر و ناحیە شەمامک ئاگری گرت. تیمەکانی بەرگری شارستانی چەند تیمێکیان وەکو تیمی گەڕۆک بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر ئەگەرێکی نەخوازرا و لە سنووری دەشتی هەولێر نیشتەجێ کردووە. ئێرە ناحیە شەمام کە هیچ بنکێکی ئاگرگوژێنەوەی لێ نیە، بەڵام ئەوان تیمی گەڕۆکیان داناوە بۆ ئەوەی لە هەر حاڵەتێکی نەخوازرا و زوو فریای ئاگرەکە بکەون. کاکشاخوان سڵاو دەبێت دەمێ پێم بڵێ چ پلانێکتان هەیە بۆ وەرزی هاوین و بەتایبەت لە ئێستادا کە وەرزی دوورێنەی گەلم و جۆیە؟ بەناوی خۆی گەورە سڵاو لە ئێوەش بەخێر بێن. ئێمە پیلانی هاوینەمان لە 15 دەست پێ دەکاتە یەکی حوت بۆ وەرزی دوورێنە بە تایبەتی لەو شوێنانی کە بڵێن لە دەوروبەری هەولێر و ناو هەولێر کە ئێمە کردومانتە 4 بەشی سەرەکیەوە لە شەقامی کۆیە بۆ شەقامی پیرمام، لەوێشەوە بۆ شەقامی مووسڵ و شەقامی مووسڵیشەوە بۆ شەقامی مەخمور، لەوێشەوە دووبارە بۆ شەقامی کۆیە. ئەو بەشانێکە کەونە جوگرافیای هەولێرەوە ئەو شوێنانێکەوە کشتتوکاڵی تیا کراوە. ئێمە زیاتر تیمەکانمان لەو جیانێکەوە تیمی گەڕۆکمان داناوە کە لەو ناحیە و قەزایانێکەوە بڵێن بنکەی بەرگری شارستانیان لێنیە یان دوورە بۆ ئەوەی ئەو تیمە گەڕۆکانێک کە هەیە هاوکاری براجوتیارەکانمان بن هەتاوەکو دوورێنەی خۆیانەکەن و ماڵەکەیان سەلامەت بێ بەبێ هیچ کێشەیەک بتوانن دوورێنە بکەن. و بەنسبەت ئەو تیمانی خۆشمانەوەکو باسم کرد زیاتر ئەو لای شەمامک و لای بەحرکە و لەو شوێنانی کە پێویستە و قوشتەپا ئێمە زیاتر تیمەکانمان لێ چڕ کردوێتەوە. 15 تیممان هەیە، تیمی گەڕۆکمان هەیە، لە هەر تیمێکمان 4 کارمەندی لێ شوفێرێک و 3 کارمەند لە حاڵەتی ئامادەباشی تەواودان جگە لە بنکەکانی خۆمان بنکانی ناو شار و دەرەوەی شاریش لە ئامادەباشی تەواودا نەتاوەکو وەرزی دوورێنە تەواو دەبێ. باش کاکشاخەوان لە چەند ڕۆژی ڕابردوو ئاگر لە دەشتی شەمام کە بوو بەتایبەت و لە نزیک قوشتەپەشە بوو بە نزیکەی دەتوانین بڵێن چەند زەوی سوتاوە لەو ناوچەیە؟ ئێمە بەداخەوە کە ئەو ڕووداوە بوو وەکو خۆشتان ئاگادار بوون کەشوهەوا زۆر نالەبار بوو، باەکی زۆر بە تیم ینی ڕێخۆشکەر و بۆ ئەوەی ئاگرەکە زوو تەشە نەبکات. و ئێمە پاش ئەوەی کە ڕووداوەکە کۆنتترۆل کرا بۆ بەیانەکەی هێتاکو ئەمڕۆژ لیژنەیەکمان پێکێناوە لە بەڕێوەبرایەتی خۆمان و ئەو ئەفسەرانێکەوە سەر بۆ بنکانن کە ڕووداوەکە لە سنووری ئەوان بووە بۆ ئەوەی راپۆرتمان بدەنێ و بزانین خەمڵاندن بکەین بۆ ئەوەندە زەرورزیانی کە ڕوویداوە. چونکە هەندێک شوێنەیە کەسانێکی ئەڵێ من 1000 دۆنم سوتاوە بەڕاستی یعنی بڕوان ناکەم هیچ برا زووتارێک بە تەنیا 1000 دۆنمی هەبێ. بۆیە ئێمە بەپێی ئەو پشکنینانی کە بۆ شوێنەکە یەکەین و خەمڵاندنی بۆکەین چەند بێت وەکو خۆی بۆ نووسین و راپۆرتی ئەدەینی. باشە هیچ با بڵێن تاویزکردنەوە یا قەرەبووکردنەوەی جوتیاران لایەن حکوومەتەوە لە ئارادا هەیە؟ بابەتی قەرەبووکردنەوە ئەوە لەسەر ئێمە نییە. بابەتی قەرەبووکردن ئێمە تەنها لەسەر ئێمە ئەوەیە چەند زەرەر و زیانی پێگەیشتووەکو خۆی ئێمە بتوانین راپۆرتێکی بدەینێ و زەرەر زیانەکان خەمڵاندنی بۆ بکەین بەو شێوەیە کە ئەو باسێکات و خۆشمان پشکننی بۆکەین. ئەوەی تر ئەکەوێتە سەر پارێزگای هەولێر حکوومەت و حکوومەتی ناوەندی عێراقی کە قەرەبووی ئەو براجوتیاران نەبکاتەوە. بەڵام گرنگە لە کەشفەکەی ئێمەش گرنگە لەو پشکینانێکە ئەیدێنێ راپۆرتێکی پێبێ ئەوانێکەوە ئەو براجوتیارانێکەوە دەغڵودانیان سوتاوە بابێن راپۆرتەکانیان وەرگرن بۆی خۆ ئامادەکردنێکە بێگە بڕیارێک لەو شێوەیە دەرچوو ئەوان ئامادەکاریان هەبێ.